لبری هەموو دعوەیەک لبری هەموو بانخوازیەک جێناگرێ بەس دوعاکە شوێنی خۆیە پێکێ. عومەریە بەدەم دەعواکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ دڵی وا جۆشە درێ بەم ئیسلامەوە، دڵی وا ئیمانە هێنێ ئەچێتە ماڵەوە کە ئیمانە هێنێ ئەچێ بەلای خێزانەکانی سێ خێزانێ بێ ئەڵێ من ئیمانم هێناوە. چێتان ئیمانە هێنن لام ئەمێننەوە، ئەوی ئیمان ناهێنێ بەیانی ڕاتۆ ماڵی باوکی. هێشتا ئاەتی تەفریقە هەدا نەبەزی بوو، ئەمە لە مەکەیە، ئەمە لە مەدینەیە بوو، پاش چەند ساڵێک ئەمە دابەزی. بەڵام عومەر قبوڵ ناکە ئافرەتێکی لابێ مناڵێکی لابێ کە ئیماندار نەبێ. بۆیە ئەو نەخۆشەویستی خوای گەورە چوو بۆ دڵە جوانەکەیەوە. چەند مناڵی هەبوو؟ 13. چەند مناڵی هەبوو؟ 13. لەقەبیان پێیانەوە چی؟ پێیانەوە ئەبول حەفس، پێیانەوە فاروق، چونکە گۆڕانکاری بەسەر ئیسلاما هێنا، ئیسلامی پێ ئاشکرا بوو، ئیسلامی پێ ئیعلان کرا. دواتر ناویان نا ئەبوو حەفس. حەفز یعنی شێر، کشێکی هەبوو ناوی حەفز بوو. الله ئەوانەی کە ڕەخنە لە ئیسلام بگەن کە ئیسلام ڕقی لە کچە. عومەری کوڕی خەتاب 9 دانە کوڕی هەبوو، 4 کچ، بەڵام بە ناوی کچەکەیەوە بانگەکرێ لەقەبی پێوە داهاندێ ئەبول حەفس. 3 کوڕی ناوی چی بوو؟ بارەک الله. 3 کوڕی ناوی عەبدوڕەحمان بوو. 3 کوڕ هەر یەکەیان لە ژنێ بوو. عەبدوڕەحمانی گەورە بۆی کە چووە ماڵەوە بڵێ عەبدوڕەحمان، بڵێ بەڵێ باوەجان، بۆی کە ڕەحمانێک لە ماڵەکەیە بێ، زیکری خوای گەورە لە ماڵەکەیە بێ. عەبدوڕەحمانی وەسەتی هەبوو لە ژنی دووەم، عەبدوڕەحمانی بچووکیشیە بوو لە ژنی سێ. ئەمە دڵەکەی عومەر بوو، بۆیە غەڵەتی قبوڵ ناکرد، بۆیە خوای گەورە ئەونەی فێر کرده بوو، ئەوەی کە عومەر لە حکومەت و لە دەسەڵات و لە حکمت دایناوە هەتاوەکو ئەمڕۆژ ئیشی پێکرێ وە قسەکانی وەکو مەتن ئەخوێنرێتەوە خەڵک لەسەری ئەڕوات. بەڵێ بەڵام بەچی؟ بە دوعایەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە جێ ئەگرێ بۆچی؟ بۆ دڵەکەی عومەر خوای گەورە ئیسلام بە یەکێ لەم دوو دڵە سەرخە، بە دڵە خۆشەویستەکەی عومەر جێ ئەگرێ.